الو سیڤان کچەکەم باشی؟ تۆ چیت؟ ئەمن بابەمە کچەکەم. باوکە؟ ئەلۆ 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 پیرێژم پێم وایە زێڕ ڕاڵتونیاندا سەردانەیەت ڕاستە ئەتو چێ؟ دەرێ پێم برێ ئەمە کارەکەرم لێرە بە قوربانم زێڕ ڕاڵتونیت پێ دەرم پێم برێ دەی دەست کوژم ها من کوژە ڕاستە پێ دەرێم ڕاستە ئەوە جانتایە پێ دەبم تەلەفۆن و پۆلیسیش پێ دەکوژم باش بە قوربان باش مهندس دارم بە قوربانت بم تەلەفۆن و پۆلیسی بکە دز هاتە مارێ تەلەفۆن بکە با پۆلیس بێتە مارێ ئەو جەنتایەکەی پڕ پارە و زێر بوو هەمووی برد ئەی هاوار زوو بە ئەی هاوار زای هاوار چانە بوو نێخن کاندم ئەو جەمەستە چ جوابی مهندس دارای بدەمەوە ئەو پیاوە هەموو جەنتا و پارە و پول و هەر زێڕی چه هەبوو لەو مارێ بردی هاوارش خوایە بە قوربانی خوایە ئەی هاوارش ئەو مهندسیش هاتەوە کوری جان کوری بەخێر بێەوە باشی بەخێر بێەوە مەگری ما بۆخوای نازانم چ برێم شەر نەزاری تو بووم خۆشبەختانە دزەکەمان دۆزیوە تخوا چێ بوو مهندس کادە پێم برێ والله نازانم کو پێ بگەم بەداخەوە کوڕەکەت بوو ئەی هاوار هەش دانش ئەی هاوار هەشک و حەیاتۆ ئەی مهندس شەرمەزاری تۆ بۆ مەمن ئەی هاوار کوڕەکەشم بۆ دزە تۆ مەکەماوە ئەی هاوار کوڕەکەشم بۆ دزە پورێ